بەڵێ بۆ گفتوگۆکردنی زیاتر لە بارەی بڵاوبوونەوەی هێزی ئەمریکا لەسەر سنووری نێوانی عێراق و سووریا و ئەمریکا خۆی دەڵێت ئەوە ئاڵوگۆڕکردنی هێزەکانیانە زۆری ژمارەکەشیان بۆ گەڕێتەوە کە ئەو هێزانی پێشتر لەوێ بوون کاتێکیان پێچێت تا ئەگەڕێنەوە بۆ شوێنی دیکەی خۆیان لەبارەیەوەشی کە ئێران دەڵێت نایاساییە بوونی ئەمریکا لەو ناوچانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئێرێک ماڵدڵ دامازرێنەر و سەرۆکی تۆڕی زانیاری و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مێپی. دکتۆر ئەم کاتتان باش. ئەم بخێر هاتنە کوردستان 24. بڕاستیژی ئەمریکا ئارمانجە بڕەنگێک ژڕەنگەکان هێزین خۆ بە تایبەتی لە عێراق و سووریا و بگشتی لە ڕۆژهەڵاتە ناوین لەسەر کەنداوێ دەریا کەنداوێ زێدە بکە یانجی ئاوا هەنەیە تنێ ئاڵ و گوڕە سەربازی و نوکردنە سەربازایە. هێزەکانی ئەمریکا ناوچەکە ئەوە هیچ بەجێ نایەڵن لە عێراق و گروپی بچووکیش نامێننەوە ئەمە ڕوونە هۆکاری ئەم جوڵەیەش ئەوەیە پێم وابێ سەرۆک بایدن بڕیاری داوە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکاوە بۆ ئاسایشی نیشتیمایی بەرژەوەندەکانی ئەمریکا گرنگە بەڵێ ئێمە لەگەڵ نەیارەکانمان چین و رووسیا بە هەمان شێوە لە دۆخی ئۆکرانیا کە نیگەرانین و لە جموجوڵەکانی ئێران نیگەرانین کە هاوکاری تیرۆریستان دەکا و باوەڕی تەواومان هەیە کە ئەگەر ئەمریکا هێزی بچووکی هەبێ وەکو ئەلتەن لە سەر سنووری عێراق و سووریا و هەبوونی هێزی ئەمریکی لە هەولێر و یەپەگا کە هەندێک هێزی ئەمریکی لەوێن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە کوردەکانی لێیە ئەمە بۆ لای ئێمەوە زۆر گرنگە لەوەی کە داعش جارێکی دیکە سەر هەڵبداتەوە ئەمە هێز ئەداتە ناوچەکە و ڕاستە ئێمە لە هێڵی پێشەوەی شەڕ نین وەکو سەرباز ئێمە ڕاوێژە دەین هاوکاریە دەین بەڵام بۆیە پێمان وایە ئەم ئیدارەیە بە دڵنیایی و ڕۆژڵاتی ناوەڕاست بەجێ نایهەڵێت دەمێنێتەوە و من پێم وانە کە هێزی زۆری ئەمریکا بێتەوە وەکو خۆی دەبێ بەڵام گەورەترین نیگەرانی ئەمریکا ئەوەیە کە ئێران پشتگیری میلیشیەکان دەکا کە هێرش دەکەنە سەر سەربازانی ئەمریکا لەو ناوچەیە بۆیە پێمان وایە کە دەبێ ئامادەکاری بکرێ و بەرگری بکرێ چونکە ئێرانیەکان ئێمە تاقیەکەنەوە بزانێت توانەمان تا چەنە. بەڵێ دکتۆر لە نەو قسەکاندا باس لەوە کردوتە گروپی بچووک نامێننەوە مەبەست لە کام گروپانەیە و شێوازی نەمانەوەیان چۆنە ئایا ئەوەیە کە هەڵتەوە شوێندرێنەوە یاوە تا بچووکترە کرێنەوە تا ڕادێ هیچ دەسەڵاتێکیان نەبێت. ئەمریکا سوپەر پاوەرە لە هەموو جیهان نەک تەنها ڕووس نەک تەنها چین پێی ناگەن بەڵام ئەگەر پرسیارەوە بکەیت کە ئایا ئەمریکا دەچێتە شەڕێکی ڕاستەوخۆ دوای ئەفغانستان و دوای عێراق من پێم وانە بەڵام دەرەنجامەکەی ئەوەیە کە هەرچەندە دەرەنجامەکەی لە هیچ لەو دوو وڵاتێک کە باسمکردن بە گوێرەی دڵی ئێمە نەبووە بەڵام وتومانە کە ئەمریکا ناوچەیەکی دەوێت کە بتوانێت هاوکاری هاوپەیمانەکانی بکە بە شێوەیەکی ئەرێنی و عێراقی لەبیر نەکردووە بە دڵنیاییەوە زۆر نیگەرانە لەوەی کە ئێران بەشێکی زۆری کێکەکەی بردووە لە عێراق و کۆنتترۆلی پەرلەمانی کردووە و چوەتە ناو ڕەگ و ڕیشەی سوپای عێراقەوە و بە دڵنیاییەوە نیگەرانە لە بوونی ئێران لە سووریا کۆنتترۆلی حیزبوڵای کردووە لە لوبنان و ئێمە باش دەزانین کە با بڵین کەناری خۆرئاوا ئەو کێشەی کە هەیە ئەو کێشەی تیرۆریزمی هەیە لەوێ لە حەماس هەر ئێرانە بۆیە ئێران گەورەترین کێشەیە لە ناوچەکە بۆیە ئێمە دەبێت جیاوازی بکەین ئێران وەکو دەسەڵات و ئێران وەکو خەڵک کە زۆر تامەزرۆن بۆی کە ڕزگاریان بێ لەو دەسەڵاتە. باشە هێژای ئێرک تو دبێژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە بە تایبەتی لە عێراق و سووریا بڕۆبڕووبوونە گرۆپێن بچووک و بە تایبەتی ji بۆ داعشێ لێ بڕاستیژی ئارمانجێن ئەمریکا ji vê mezinttirînin bi taybetî ava tu ji dibêjî îran erê bûrûbûrûbûra îranê hêjî danûstandin li ser maseyê ne yan jî dê ber bi guhertinên ciddiyên çekdarî ve biçît.
بەڕاستی پێت بڵێم ئێران 99 لە سەدی کێشەکان ئێرانە لە ناوچەکە و ئەگەر ئێران نامێنێ بەڕاستی کێشەکانی ڕژاڵتی ناوەڕاست ناڵێم 100% بەڵام 99 لە سەدیان نامێنن. ئەمە یەک لەلایەکی دیکەوە ئێران کێشەیەکی بەردەوام و بەردەوام و بەردەوامە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆیە تێڕوانینی ئێمە و پێی وایە ئەمریکا ناوچەکە بەجێ دێڵێ بەڵام ئەمە شتیوان نییە و چینیش بە هەمان شێوە ئێستا چوەتە نێوان سعودی و ئێران و دێنوێت لێیان نزیک کاتەوە ئێمە ئاگداری ئەوەشین کە ئێستا چی لە ناوچەکە ڕووەدا دەبینی کە تورکیا لەگەڵ بەنێوەندگیری رووسیا ئێستا قسە لەگەڵ ئەسەد دەکا ئەگەر زۆر دوور نەڕۆین و گروپەکانی نزیک لە ئێرانەوە بە هەمان شێوە و لەگەڵ قەتەریەکان و عومانیەکان و ئیماراتیەکان ئێستا جوڵەیەک هەیە لە ناوچەکەدا هەمووی بەرژەوەندیە و هەموو ئەکتەرەکانی ناوچەکەش دەزانن کە ئەم جوڵەیە چییە بەڵام هیچ دۆستێکی باشتر لە ناوچەکە لە ئەمریکا نییە ئاچین نابێتە گارنتەر و دڵنیادەری ئاسایش لە ناوچەکە بەڵنیایەوە. بەڕێز ئێرک استراتیژی نوێی ئەمریکا لە سووریا چییە؟ سووریا کێشەیەکی زۆر زۆر ئاڵۆزە پێم وان نییە کە ئەمریکا زۆر دەسەڵاتی هەبێ لە سووریا بابە لە باکوورەوە قسەی لەسەر بکەین لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ئێمە تورکیامان هەیە کە ملیۆنان ئاوارەی سووری لە خۆ گرتووە و تورکیا لە باکوور و ڕۆژهەڵات لە ناوچەی ئیدلیب بە هەمان شێوە هەیە هەندێک هێزی تونڕەوی سونی هەن لەو ناوچەیە سەر بە تورکیان تەنها لە باکووری ڕۆژهەڵات لە ناوچەیەکی دیاریکراوە ئەوەی کە لە دەستی هێزە کوردیەکانە لە دژی داعش شەڕ دەکەن و تورکیا بە تیروستیان دەزانێ تەنها لەوێ ئێمە دەسەڵاتمان هەیە ئێران جارێکی دیکە لەوێش کێشەیە ئێران هاتووەتە خۆی خزانوەتە ناو سووریاوە هاوکاری ئەسەد دەکا کە جینۆسایدی ئەنجام داوە کە پاکتاوی نژادی کردووە لە وڵاتەکەی خۆی و ئێران با بڵێن هێزەکانی خۆی لەسەر سنوورەکانی ئیسرائیل جێگیر کردووە کە شەڕێکی دیکە لەوێ سەری هەڵداوە هاوکاری حیزب الله دەکا و ئێران کۆنتڕۆلی ئەو ناوچەیە کردووە سووریا بەداخەوە پێدەڵێم کە دۆخێکی ئاڵۆزە لەوێ و ناکرێ ئەسڵەن بیر لە بنیادنانەوەی ئەو وڵاتە بکەیتەوە بینیت لە کاتێک کە بوومە لەرزەکە ڕوویدا چ زیانێکی بۆ ناوچەیە گەناند و گروپی تۆرۆریستی زۆری لێیە ئێرانی لەوێن رووسیا لەوێن و تورکیا لەوەیە و خۆ دەزانی کە رووسیا بەعاشکرا و توێتی کە گەورەترین ئێربەس لە ئەمریکای بەگشتی لە ڕۆژهەڵاتە ناوین بە تایبەتیان بێژن عێراق و سووریە gelek şaraza bi sporên weke hewa dibêjin Amerîka qeyrana durust diket lê çareser naket. Ev tevgera zêde ya Amerîka vêdawiyê bi taybet li rojhelata navîn ev sloganên yên mazinên zebelah bi rastî jî dê ber bi şerekê çekdarî ve biçin li navçeyê bi taybetî li hemberî Îranê li ser axa Iraqê îmkan tê de gelo? ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لەوانەیە کە ئەگەر ئەمریکا نەچوایەتە ناو با بڵێن عێراقەوە چارەسەرێکی بۆ ئێران بدۆزیایەتەوە سەرڕای ئەو با بڵێن ئەو دیکتاتۆریەتی سەدام حوسین کە هەیبوو بەڵام لەو کاتەوەی کە ئەمریکا هاتووە هەموو کات بە هەموو هەوڵی خۆیەوە ویستێتی دۆخەکە باشتر بکە چونکە خەڵکێک هەیە لەوێ دیموکراسی دەوێ ئازادی دەوێ ئازادی ئاینی دەوێ ئازادی ڕادەربڕینی دەوێ بەڵام ئێستا ئێران هاتوۆتە ناو عێراقەوە ئەمە بەڕاستی واقعە تۆ ناتوانی بگەڕێیتەوە و دۆخەکە بگۆڕی بەڵام ئێستا باسی واقعە دەکەین بەڵام هەندێک دەرئەنجام هاتنە ئاراوە دوای سەدام کە بەڕاستی ئەمریکا پێی خۆش نییە لەگەڵی نییە پێی خۆش نییە کێشەیەکی ئاڵۆزە بە یەکداچووە ئێران گەورەترین نیگەرانی ئەمریکایە لە ناوچەکە لە عێراق کە ئێران بە تەواوی خۆی خزاندوتە هەموو جمکەکانی عێراقەوە بەڵام بە دڵنیایەوە ئێمە واز لە خەڵکی عێراق ناهێنین لە هەرێمی کوردستان
و جارێکی دیکە دەڵێمەوە دۆستی باشتر لە ئەمریکایان نییە و لە ناوچەکانی دیکەش بە هەمان شێوە دەبینین کە کێشە هەیە ئێستا کێشەی نەوت و غاز هەیە کێشەی سەرچاوەکان هەیە کە ئێران بە هەمان شێوە خۆی خزاندوتە هەموو ئەم جومگانەوە بە دڵنیاییەوە بۆ کورد خراپ و باشترە لەگەڵ ئەمریکا بمێنەوە. بەڵێ دکتۆر لە نێو قسەکان تاوتت باشترین دۆستی کورد ئەمریکا ئەی پێتان وانە لەم ناوچە پڕ لە کێشەیەش باشترین هاوپەیمان بۆ ئەمریکا هەرێمی کوردستان و کووردە؟ ئێمە هێزمان هەیە لە هەولێر و دڵنیام کە ئێرانیەکان پێیان خۆش نییە بە دڵنیاییەوە کە کوردستان شوێنێکی زۆر تایبەتە بابەتی ئەگەر سەیری وزە بکەین سەیری پێشمەرگە بکەین سەیری هەموو بابەتەکان بکەن من وای پێناسایەکەم کە نزیکترین پەیوەندی تونند و تۆڵترین پەیوەندی نێوان ئەمریکا و کووردە من ئەمە لەسەریم نووسیوە هەموو کات لەسرم نووسیوە قسەم لەسەر کردووە و دەبێت پێم پەیوەندی بەهێزتر بکرێ باشتر بکرێ لە کۆبوونەوەکانیش کەرەما خۆ تا گەلێک پەسنا کوردادا و تەگوت بلا کورد پشتاخۆ نەکەنە ئەمریکایە و وەتنێ ئەمێت هەی ئەگە کووردا هین هەنە و هین بتنێ هەنە بۆچی ئەمریکا لەسەر بنپێکردنا یاسا و دەستورێژە ئالیە عێراقی و دەرحەقی مافێ خەلکی کوردستانی سڤیلان ناهێتە دەنگ دادگەها فیدرال ڕوژانە بڕیارێن دژی قەوارێ دەستوری هەرێما کوردستانی دەت موچە و بوجا نایەتە شاندن ڕێکەفتن تێنە بنپێکردن ناوچەیان مادا 140 کورد لەوان ناوچەیان ڕۆژ بە ڕۆژێ دناڵن ئایا بۆچی ئەمریکا ڕۆڵەکێ نابینیت ناگەڕێت یان ژی نەشێت؟ ڕاستیەکەی ئەوەیە کە دۆخی کورد بۆتە دۆخی دووەم پلە دوو واتە پلەیەک نییە بەڕاستی لە لای ئەمریکا بۆیە نابێ ئێوە تێڕواینی خراپ وەربگرن بەهۆی چینەوە وەک باسک بەهۆی ئۆکرانیاوە بەهۆی رووسیاوە بەهۆی ئەو دۆخانەی کە هەیە لە ئیسرائیل کە هاوپەیمانی ژمارەیەکی ئەمەیە لە ناوچەکە بۆیە دوورکەوتنەوەی وڵاتانی کەنداو لە ئەمریکا لەلایەکی دیکە وە چالاکیەکانی ئێران و نزیکبوونەوە لێیانەوە بۆیە ئاسانە کە گرنگی دۆخی کورد هەندێک ئێمال بکرێت وەک وتم ببێتە پلە دوو پلەیەک نەبێ بۆیە زۆرێک هەیە کە سەیری عێراق ناکەن وەکو پێشتر بەڕاستی وەکو عێراق بە شێوەیەک سیرەکەن کە زۆر ئاڵۆزە کە کوردی تایە شیعی تایە سنەی تایە بۆیە بۆ ئەمریکا زۆر ئاسانتر دەبوو ئەگە بەتەنها کورد بێ واتە ئەگە وڵاتێک بێ کە با بڵێن کوردەکان لە باکوور ئێستا حەزیان لەو عێراقیانە نییە کە لە دەسەڵاتن لە بەغدا ناڕەحەتن بەرامبەریان و لە سونە و شیعە بە هەمان شێو لە ناو خۆیان بۆیە هەندێک خەڵک پێی وایە کە کورد وەکو هەرێمی کوردستان کە گەورەترین نەتەوەی بێدەوڵەتن و شایەنی ئەوەیە کە دەوڵەتی خۆیان هەبێ ئەنجا باسی تورکیا بکەی باسی سووریا بکەی باسی ئێران بکەی کە ئەمەش مافی خۆیانە بەڵام وەکوتم تا ئێستا ئەمە خاڵی لە پێشینەی کۆمەلگای نێودەوڵەتینی و بەڕاستی شەرمیشە مخابن کو هوسایە دکتۆر ئێرک ماندڵ دامەزرێنەر و سەرۆکی تۆرا زانیاری و سیاسیە ڕۆژهەڵاتە ناوەڕاست سپاس دکتۆر